والله ئەوە چەند لە 2013 تقریبا بداهەتی 2013 دەستی بەکارەکان کردووە پرۆژەکە شەریکەش تورکی ئۆکسل گرتیتەوە ئیدی ئەو حکوومەتە دیارە تووشی قەیرانی دارایی بۆ ئەمەش پێمان خۆشە بۆمان تەواوکەن و ڕێگای استراتیجیە و هەم لە عاجیەوە مەران بگرە هەتە سۆران و بالیسان و ئەو خەرکە لەسەر ئەو ڕێگایە عادی سەرکی زۆر لەو دەستە ڕۆدا ئەگەر ئەو ڕێگا نێزیکە هەبی 23 کیلۆمەتر و نیوە ئەگە بچۆ زیینەتر 27 کیلۆمەتر یان بچێ دەستی هەریرە 35 کیلۆمەترە ئەگەر بێت ئەو ڕێگای هەبی بۆمەش قازانجە و بۆ هەموو خەرکەکەش قازانجە ئیسفادەی هەیە هەم خەرکەکە ئیسفادەی لێکا بەعام هەمویان کامل ئەوە کەمە پارەکیان بۆ تەرخان ئیدی لەبەر قەیرانی کۆرۆنا ئەو شەریکە بە ماوەی 10 ڕۆژ ڕاوەستا ئیدی جەماعەتەکان چوونەوە تورکیای کە کۆرۆنا بەسەدات پێیان نەکرابێنەوە ئیش بکەن کە پارەکەش کەم بوو بایەوەی نەکرد ئیشەکەی لۆ تەواویکەن. ئەو شەریکە یارتاش لە تورکیای هاتی لێرە لەسەر بڕاری حکوومەت یاریمی کوردستان لێرە دامەزرەیە کە ئەو جادانە تەواو بکاتنەوە ڕێگاوبانانە تەواو بکاتنەوە تونێلەی پرۆژەی بەڵام 150 ئیشەکەی بە ڕێک و پێشی کردی حکوومەت پارەی دەیە بەڵام ئێستا تقریبا 5 سارە حکوومەت پارەی نییە پارەی پرۆژەکە ناداتن ئەو شەریکە ڕاوەستەیە لە پرۆژەکە ڕاوەستەیە و بێپارەیە لە نەبوونی پارەی ڕاگرتیە هەم ئەو کەسانەی کە لێرە ئیشان کردیە ئەو دووسارانی ئاخیرەکە زیانیان نوێکەتیە و بێپارەی و پارەکەیان نادرا بە قەردی شانە کرد لۆ شەریکەکەی زیانەکەی زۆرە برێت قەرەبووەکەیان بکاتەوە کەسانەی کە لێرە بووینە و ئیشان لێرە کردیا لە 2012 ئەوانە دەستی بە ئیش کرد ئەو شەریکەیە لە 2015 ڕاوەستەیە ئەوە تقریبا ئێستاش 2021 کە 6 سارە ڕاوەستەیە تقریبا 5 ساران ئیش کردیا سوودی تونێلەکەوەی ڕێگاوبانەکان کورتترە کاتەوە کە ئەو ڕێگانەی هەولێر و مەسیفوانە کورتتریان نکاتەوە بۆ خەڵکەکە خۆشترە بێ و جادەکە نێزیکترە بن ینی ڕێگایەکان کورتەکاتەوە سوودەکەی ئەوەیە.